دم باش تماشاوان گلک جا گلک بخیر بو توری ایرو یه برنامه خواه برنامه مایک خری بگو من توری ما ایرو توری که گرینگه توری که روجبا گرما هرما کردستان و بجفا که کردی و با که گشتی بنده توری مد بجیتن لهرما کردستان هوشیاری تاکید دچ آسته که دایا تاکه کرد لوه هرمه دیگش ناوی بیر کر ناوی خواند ناوی بو همو آراستنجانی چاویه دچ آسته که دایا چوال سیاست دیگه چوال علاقات کمالاتی دیگه چوال پرسن نتوید دیگه چوال مسئله عشیرت گی و ناوچگری دیگه چوال سیستم حکمرانی دیگه چوال دیگه که حال بجارتن چه دیدنگ خودت تکل برچه دیدنگ خودت تکی رولی وی چیه چوال دیگه اگر موظف به د چارچوب وظیفه خدا بوچی موظفه پیغمبر چی موظفه او پاره ورگیرید کیره تو بوچی ورگیرید تو سر حسابکه او پیوسته چی بکد مسئله انتماء نتویی تا که گفت هیچند هست به انتماء نتویی دیگه هست پند دیگه کو چهار نویسه که هاوبش همی کردانیای به باش و غرا ولی بهرمی اوجی جبر کو ناسنما کانیا به هاوبش ناسنما که کرد و کردستانی هیا دیگهش نه تا که کرد دچ آستی دایه و آلین سیاسی احزاب سیاسی رای خراوان جواکا سویل روشنبیر راگهاندن وزارت روشنبیری آلین پیوندی دار وان که همو تویا رولیوان همه دیتا پولنتین سرهنده کو تا که جواکی پیش بخنو اراده که بهس روشنبیری که بهس بدروس کن هیا چنده اوان آراستن جداین مباحث کری رولی خواه باوی که اکتیف و باوی که پوزیتیف دنا جواکی دیدید نه بالا برسان لهریم کردستان هوشیاری تاک لچ آسک دایا بگو من ل کردستان وش اوه یکی که ل پرس گرمکانی روجف همو کات باس کریم آیات گشتنی تا کی کرد ل استاد لچ آستک دایا آیات تا کی کرد ل همو آراسکانی جان تیاگا تا کی کرد تگشتنی تا کی کرد بو حزب سیاسی بو رخواکانی کمالگای مدنی تا کی کرد بوی که اگر موظف به داوری که لپناوچی موظفه ارکی چی او پاره که ورگل لچی ورگلی تا کی کرد تگشتنی لسر اوی که فعلا لا پرسنه توی نشیمانی کنه تا کی کرد تا چند لوتیگه که هل بجارتن معنی هل بجارتن چیه هل بجارتن لپناوچی انجام داره تا کی کرد لمساله بگومان اشتی کمالاتیه لحتى مساله عشایریه لمساله ناوچگریه تگشتنی او چیه لامو ارسکانی جیان تا کی کرد بیرکردنەوەی چییە؟ ئاسی ڕوشنبیری تاکیکرد لە ئێستادا بە تایبەتی چییە؟ ڕاگەیاندن کە ئێستا لە کوردستانە بێگومان چەندین کەناڵی ڕاگەیاندنی جیاجیایە بە بینرا و بیسرا و ئەو بە خوێنراویشەوە. لامان کادا ڕوولی ئەحزابەکانی کوردستان کە ئێستا بەدەیان ئەحزاب هەیە، ڕوولی ڕێکخراوەکانی کۆمەلگە مەدەنی کە بە سەدان هەیە، ڕوولی بێگومان ڕۆشنبیران و چاودێرانی سیاسی و نەزانم چی کە خۆشبەختانە ئێستا هەر زۆریان هەیە. رولی ئەمانە چی بووە لەوەی کە ئاراستەی کە هەمویان ئەرکیان ئەگەر پۆلێن بکرێت لەسەرەوەیە کە خزمەتی پێشکەوتنی کۆمەلگا بکەن ئایا ئەمانە توانیوە خزمەتی پێشکەوتنی کۆمەلگا بکەن تاکی کورد توانیوێتی بە شێوەیەکی تەوعیە بکەن کە هەمویان لە ئەرک و مافەکانیان تێبگەن لە پرسە نەتەوەی نیشتیمانیەکانە هەمووان هەز بە بەرپرسارەتی بکەن لە پێشخستنیان وڵاتەیە خزمەتکردنیان وڵاتەیە بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم تەوەرە ئاستی تاکی کورد بیرکردنەوەی تاکی کورد لە چ ئاستێکدا بارێزان من لە خزمەتی سەرنج بۆ چوونیوەدام دارین لە خەباتێکیان پەیوەندی دارین لە خەباتەوە سەمیر کەڵەکچی الو بەڵێ کاکە کارم کاتت باش سەمیرە ئان سەمیر کێما لەگەلە دارین لە خەبات دارین بەڵێ فەرموو دارین خان بەڵێ کاکە کار پێم وابێ کاتی کورد زۆر وشیارە و ئاستیشی بەرزە بەڵام ناتوانانی ئەو وشیارە و ئەو هەستەی کە لە ناخیدی دەربێخیتن یعنی بۆ حکومەی سیستەمە کە لە وڵاتی ئێمەدا هەیە چەند شت با بڵێن دەتوانی کو دەڵێ کە بیکە بەڵام ناتوانانی ڕێگری ناتوانانی ئەوەی لە ناخیتی باز بکاتن خاستن بۆ گەنجەکان و بۆ ڕێگری ئاخر بوو ناوتوانێت کۆمەڵی دابوونەریتی کونی کوردەواری هەیە کە تەسیرەیە حەزبەکان هەیە ئازادی نییە ئازادی نییە ئازادی نییە بۆ من ئێستا کە من چەندی ڕۆکشارم هەیە ناتوان بڵای کەمەوە حەزم لە ڕاگەیاندنە ناتوانم بیکەم بەڵێ و پێشم وازی زۆری دەتوانم کە بە بیر و ڕای خۆم بەڵام نازانم بۆ بەڵێ مستەفا دۆکێ مرحبا كاكا مرحبا سرسرة باش كاكا سپاس بوتا كربكه بله كاكا كي باشي از باشم كاي مصطفى كرم كبابا حقا قال لك سپاس ديمقراطية انتخابات يعني هذا ديمقراطية هابتا انتخاب يعني او ديمقراطية
ما بحثي پێشکەفتنا تاکێ کورد تاکێ کورد هەیە چەندە ئاستێویە ڕۆشنبیری ئاستێکەدا کواسە بەرپرسالەت بکات ما بحثي انتخابات نەکردە بەڵێ يعني تاكي كرت يعني شيواكي بارسي بلند بوي يعني ملتي كرت يعني شيواكي باشي شواتيش چاوا چویە پێش مەسەلەن نسبة يعني هرمات فدرالية يعني وكي دولتك أوروبا وهم دولتها وكي شرق بارزاني أوروبا وكي رئيس رئيس دولتك ما كاك مصطفى أول آلية ما بحثي تاكي كردة ما بحثي تيا منم يدية بابو كسو كارو ولاتي ما بحثي شريكي قشتية بله تاكي كرد شريكي باشي شواتيش بله حسين لكركوكي بله فرمو كا حسين السلام عليكم. عليكم السلام. كذا كاتشوني براجان. سرچاوم بخير بيت. باش شكر. زور سپاس. والله أستي أمروكي كردستان أمروكي كردستان نازاني شوني لقلمي بدي شوني شوازكي شيكي توا نازاني أمرو بو بياني تشيبي بلام عليه كابرا عليه لخوبردن وجان لبينا وقالوا الاجتماع وتكرا كردستان کارێکی سوک و ئاسان نییە لەدەست هەموو کەسێنایە تەنیا و کەسانە دەتوانێت کە لەشی خۆیان بکەنە قوربانی و ئازادی و بەختەوەرەی خەڵکی کوردستان ئەمانش ئەوانەی کە تێیدایە نەهاتوونە لە پێناو ئەو میلەتە گەشە بدەن بەو میلەتە ئاستەکەیان بۆ باش بکەن خزمەتگوزاری باش بکەن هاتوونە بۆ گیرفانی خۆیان پڕ بکەن و بڕۆن ئەوانە ئەگەرەوە چەندین ساڵە ئەو میلەتە بە کوشدرا لەلایەن بە ئەنفالەوە بە کیمیابارانەوە حامیلە هەولێرەوە باش لەورێری پاکەختەوە سەرچاوم دەست خۆش بۆ تەوەری بەرنامەکەتان بەڕاستی تەوەرێکی زۆر چاکە بەس من سەرەتا پێشنیار و دەستخۆشیەکەمە بوو دیارە ئەو پردەی نێوان گردان و قەرەنیاغا یەکسان کراوەتەوە کارێکی زۆر چاکە دەستخۆشیان لێ دەکەم بەڵامی تا بە درێژایی 10 کیلۆمەتر لە هەرەداری قەمتەرانەوە تا دەگاتە ڕانیە و دەربەند ئەو جادەیە لە ڕاستوچۆپیدا لتی کردووە یا ڕۆخەکلێرەی کردووە قیرەکە بەرز بۆتەوە ئێستا جیهازی هەڵکڕاندن و هەڵقەناندی قیرمانەیە دەتوانێت و قیرە هەڵقەندرێژ ژیانی هاوڵاتیان لە هەر دقەیەکدا لە مەترسیدا هیوادارم لە ڕێگەی ئەو کەناڵەوە لایەنی پەیوەندیداری لێ ئاگادار بکرێتەوە بەڕاستی سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان تەوەرێکی زۆر حەساسەوە پێویستی بە عەقڵیەتێکی گلۆباڵە کە بیری و هزری خۆی ئاودا بێتەوە و دەمەزەردی کردبێتەوە بە تاڵ مەشارەکەی تیش کردبێتەوە من بەڕای خۆم لە هەرێمی کوردستان ئاسی هوشیاری تاک کە لە چه ئاسێکدایە من دەیگەڕێمەوە بۆ عەقڵیەتی دوفاکانەی حیزبە کوردستانیەکان بەڵێ کا حەمید ئەحمەد لە کەلەکچی فەرموو ئەحمەد لە کەلەکچی چۆنی کارەکە چاشی سەرچاو کاکە کار بەڕێی منەمێ ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو ڕۆژی کۆمەڵی کەلەکچی بدەم لایەنی پەیوەندیدار بەرپرسن لە ڕووداوی کۆمەڵی کەلەکچی نامەوێت هیچ کەسێک ناوی کۆمەڵەکەمان پیس بکات بەڵام کە کاتێک ئەڵێن نێردی ئەو کچە کوچەی کوشتووە وان نییە ئەو کەسێک بەناوی فیتەری شۆفەر لە کەلەکە خوێندنەکەی خۆی بەڵێ کاک ئەحمەد ئەو پرسێکە لە دادگا بە دوادەچوون بکات نامانەوێت لێرەیە کەس باسی ئەو کە باسی ئەمە باسێکی تەحدیدەچی بکرێت کە ئەو ڕووداوی کەلەکچی کە ئەمە لە کەلەکچی ڕووی نەدا ئەم ڕووداوە لە هەموو ناوچەکانی تری کوردستان زۆربەی ناوچەکان ڕووی داوە شەرت نییە لە شوێنێکە کەسێکی خراپی مەمەکرێت یەک دقە مۆڵەتم بە لەسەر ئەو بابەتە ببوورە یەک دقە مۆڵەتم بە کاکە کار لەسەر ئەو بابەتە خۆی ئاگادارە لە نیوەڕۆ ئاسایش ئاگاری لێ بوو ئاسایش و سوورتە ئاگیان لەو قەزیە بوو ئیتر لایەنی پەیوەندیدار ئاگاداری شوێنە نامانێت خەڵکی کۆمەڵی کەلەکچی زامبار بکەن بڵێ خەڵکی کۆمەڵی چیوانە ئاسایش لە نیوەڕۆ ئاگاداری لەو قەزیە بوو دەستی ئاسایش و سوورتەی لەگەڵایە بەڵحاڵ بەڕێزان ئەو قەزیە ڕووداوە بێگومان لە هەر ناوچەیەکە کێشەیەکی ڕووی بدا خۆەوە شەرت نییە ئەو ناوچەیە هەموو ئیهیم بێ ینی ئەمە لە هەموو ناوچەکانی کوردستان کۆمەڵی دیاردە هەیە کۆمەڵێکی پرسەیە لە هەموو ناوچەکانی کوردستان بە بیجیاوازی ڕوویدا چی بکرێت کە ئەم پرسانە فعلەن بە شێوەیەکی عەقڵانی و مەنتەقی چارەسەر بکە نەگێتە ئاستێک کە وەکوان بەرێزە وەکو درۆن دانیشتوویەکی کەلەکچی هەز بەوە بکە هەز بە نەقز بکە کە فعلەن بەس شەرت نییە لە هەموو ناوچەکان شەرتە لە ناوچەیەکە 5 میلیۆن ئینسان 5 میلیۆن ئینسان لەم هەرێمەژی شەرتە هەمویان فریشتە بن ئان کەسێک کە خراپێ پێویستە هەر 4 میلیۆن و
999 کەسی دیکەمی خراپ لە قەڵم بدرێ علی لە بازیان ئەم کاتەوە باش سەرچاوم هیوادارم بکوژی ئەو ئافرەتە بدۆزێتەوە بێرێ بە دادگا بەڵێ بۆ ئەوەی شتێکی ئاوا ناخۆش ڕوو ناو لە کوردستانە دوای ئەوە ئینێکی کەشەمەیە بۆ چوونێککە هیوادارم لەگەڵ نوری مالیکی ڕێکەوتن کن بۆ ئەوەیە موچە دوان نەکەوێت ئەوە خەڵکە هەمووی بیا موچە ماوەتەوانێ و ئیش و کار هەمووی وەستاوە ئیتر دەستخۆشی بەرنامەکە لێک بەڵێ بەڵێ بەرەزان پێمان باشە بە تایبەتی لەسەر بەرنامەکە تکایە لەسەر بەرنامەکە لەبەرەوە بەرنمەیەکی ڕۆژانەیە ئەمە مینبەری خۆتانە هەر پرسێکی گەرم هەبێ ئمە باسەکەین ئێستا ڕەوشێک لە کوردستاندا هەیە ئەم ڕەوشە لە کوردستانە زوو ئەبینی مەسەلەن دوو حزب کۆمەڵێک لێدوانی تند بەرامبەر یەکتر ئەدەن ئەم کۆمەڵێت تەشەنجات هەیە بەرژەوەندیەکانی هەندێک جار لە گەلێکتر ناگۆنجێ سەیرێکی قاعدەی جەماوەری ئەم حزبانە ئەندام بەشێک لە ئەندام و کادری ئەم حزبانە ئەگیانە ئاستێکی ئەوەندە تند خەریکە لێک بدەن چی بکرد لە کوردستانە کە ئاستی ڕۆشنبیری تای بەرز بکرێتەوە لەبەر ئەوە لە هەموو جیهان ئەمە پێوەرێکە هەر کومەلگایەکی پێشکەوت و گەشەکردو هەر کومەلگای خەوان تاکێکی خەوان ئیرادە و تێگەیشتە و ڕۆشنبیر کە خەوان ئیرادەی خۆی بێ لە پێناو بەرژەوەندی خۆی وڵاتەکەی خۆی هەوڵدا ئەو کاتە دەرئەنجامی بیرکردنەوەی ئەم تاکانە سیستەمێکی دەسەڵاتی تەندروستی بێخەوش لامان کاتە ئەحزابێکی خزمەتکار لامان کاتە بەرپرسێکی خزمەتکار وڵاتێکی گەشەکردو دێتە ئاراوە چی بکەیت لە کوردستانیشە ئەمە لەسەر کۆمەلگای ئەمە پۆڵم بکێت تکایە لەسەر ئەمە نەجات لە چەمچەماڵەوە باشی برا گەورەکەم سەرچاوم زۆر دەستخۆشی و تەوەرەی لێکەم کە باسی ئاشوبە ئەکەی لە کوردستانە ئاشوبە زانی چێنێتەوە ئاشوبە دوانی وەکو تۆینێتەوە لەسەر ئەو کەناڵەکە ئاوا بە شێوەشی زۆر ناباپرسانە قساگەن بەرامبەر حکومەت و بەرامبەر هەموو کەسێکی تر تێگەیشتی وەڵی نازانم بۆ حکومەت چۆن کەناڵی وەکوکەوە داناخاف بۆ کێشەمان چییە ئێمە ئێستا باسی پێشکەوتنی کومەلگا و خزمەتکردنی خەڵکێکین هەرچی شەڕێوێنێنەوە هەرچی حیزبەوەی دەمەیەکە هەرچی نابرسانایی لە گوسانە بەس وەکی نەفانی وەکیەوەیە باشە خۆتان بەسەکە بەزانە بەس ئەسڵ وەبیلاشتی وەکیەوە هەر تەواو قسەی خۆ بکە دلی خۆت سارەش بکە ئێمە مەجاڵەتی ڕایکی زۆرم پێ حیفا کەسانی وەکو خزم و کەس و کاری وەکو من ئەنفال بووە و کەشی وەکو تۆ بەرپرسە ئالێگا قسە ئەکا باشە پێت وایە بەرپرسم لێرە بۆ حکومەتی بەگورستان کەشی وەکی واگا بەرپرس کە ئاوا قساکەن بەڵێ و چیتر وەڵی ئیتر زۆر بەداخەوم بۆ حکومەت کە ئەو کەناڵەتان هەر ناسووتێنێ دەستخۆشی بەڵێن کە سووتانیان وەلە کای نەجاتی تر ئێمە باس لەوایکەن کە کەسانی وەکو تۆ چۆن بە شێوەیەک تەوعیە بکرێت کە تێبگا ئەعلام ئەرکی ئەعلام چییە تێبگا ئەرکی حکومەت چییە تێبگا ئەرکی حەزب چییە ئێمە لێرەوە باس لەوایکەن کە چۆن خزمەتی خەڵک بکرێت بە تووشەوە کەس و کاری ئەنفالکراوەکان چۆن خزمەتیان بکرێتی کەسی شایستن ئەمە لێرە بەرپرسیمە من لێرە خزمەتکاری یەک بەیەکی خەڵکی کوردستانم بە تووشەوە بەڕێزم لەبەر ئەوە من لێرە ئەرکی من نییە ئەرکی توش نییە بە پێ هەموو منطق و عەقلانیەت چەپڵ بۆ حکومەت و چەپڵە بۆ حزب و چەپڵە بۆ بەرپرسەکان لێ دەین لەبەرەوە ئەخیران ئەوان بەرپرسن و حزبن و حکومەت لەسەر حسابی من و تۆ خوێنی ئەنفالکراوەکانی تو وەکو تۆ ئەڵێ خوێنی تەسیە خەڵکی کوردستان ئەرکی ڕاستەقینەی ئەوانە خزمەتی من و تۆ هەمویان بکەن هەر وڵاتێک بەڕێزان کە چەپڵە لێ بدەیت ئەمە باسی سووتان دکا کە ئێمەیان سووتان سەدان مشکلەی تر باس لەبەر ئەوە ئێمە هەڵقوڵاوی ئیرادە و بیرکردنەوەی خەڵکی کوردستانی بە تووشەوە دڵنیا بە سبەین هەر کێشەیەکی هەبێ لە دەرگەی زۆر کەناڵ دەلەوانەیە لێدا بەس فەرمو لێرەوە کو ئێستا هیوادارم دلی تو توزێک ئارام ببێ بە مەنتەقی تر جێ لێ ئێمە بگی بەڕێزم محەممەد لە ئاکرێ ئەلۆ ئەفدەمێتە باش جەنابێک کاکە کەتە چاوانێتی باشی برا گەلێک سوپاس کای محەممەد بەڵێ جەنابێک کاکە ئەسوەکی گەنجێکی دەبەر ئاکی کوردستانی گەنجێکی 18 ساڵی وەکی ئەس ببینم جەنابێک کاکە نسبەت هەرێمە کوردستانی کۆمەلگایەوە ما نەخێر بەرە پێشبوونی ناچیتن بەرە پۆژبەچوونی چیتن کۆمەلگایەوە ما ڕۆژ بۆ ڕۆژی و بەرە خڕابوونی چیتن بەرە نەمانێ چیتن بۆ سەبەب چییە سەبەبی ما ئەوە جەنابێک کاکە ئەبرکە هەر کەسێکی یۆبیە بخۆ ما نانینا یولی هاتی رحم نمایه باشی نمایه بس خرابی کیه آنام شریک همی پیک و بخرابی ایکن بس باشی هندک کن نکو بخرابی گل کن نسبت اگر بس دزیکری مید کردستانی بس گندازکری مید کریم کردستانی که کسی کردینی نبیتن امید بیتن ببتن بو بلکه خوب کشتن ما خوب زور عیب بو کێمان لەگەل ئەحمەد لاو لێرەوە
احمد هولیر السلام عليكم. علیکم السلام شلونك يا استاذ باشي؟ گەلێک ساغبی كاكا كار من تيموا عمل السياسات زور زايفين. وكو ملقا للدنيا بدو تشبيسك كونيك قانون وتاريخ ريس لو تستانا اقرن بلان بداخل وعمل رجال تستانا ما اقرن. قولوا منا حتى يسا ايوه تارك تاندانا ودرباري كيمسا عراقنا درباري شيودو سال بيسا كهمو سال ايران بس ناقريا كتا عيد عليك ايضا 19,000 عسكري عراقي من اكسير كر بطوك ودبابو ونظام سو همو سال بس ناقر بداخل ايما هيك بحثي ميزي خمان ماكينة ولا برسيا وران بدوا کاک احمد تو سیری برنامه رودا و میجوی کای فیصلکی تو سیری برنامه شناسی برادرانی تر اکی کاک برادو و کاک کاروان تو سیری اوانه کی بیش گلا ریپورتاج کانی تر که همو احداث کانی کرد لصدان سالی را بردو و تا حساب سکره من زیر اصلا جیادم آب و تاریخی سبب سری عراقی رو نکردی اوش پیشتر برنامه شناس ابو ابزان ماوکارم مراد بو اوی باسی کرد و چو لگل اوانش قصه کرد که اسیر بون لایران آنکه سوکاریان دیار نیا لشری ایران و عراق اول ساک رقم لگر اوانه بو برای جمعه اما همه چون برحال بارزان بيمان باشا طبعا رزمان هي بوامود لايكتان زور جال جري اول من نكري طبعا برنامج خوتانا برنامج خلكي كردستان لسراتي برنامج تكبا صدان على القلب برنامج بيشكش كرا زور بي روجا كان هندك لكاس بردام تليفون كان يعني بيمان باشا بسرسر وبسر تشاومان برنامج خوتانا بس بيمان باشا هندك جار مجال بخلكاني تريش دان بخلكاني تريش مجال يعني بقصب كلا برا زور جال درو خارج لي ملكا كاك ابو فلان كسو بيفان كاس مروجي بيونديكا بو من باب مان بيونديكا كم ناورگیره لبراو پیمان باشه زور جار مجال بخلکانی تریش بیان یعنی شرط نیه لهمو بابتک هندێک کەس هەبێ هەموو ڕۆژی قسەی لەسەر بکە تکایە کرد لەوە ڕەچاوی کات بکەن ئێمە سوپاسان دەکەین بەڵێ لەسەر تۆری کومەڵاتی عەبدولقادر شەفیع نووسێ ئێمە وەک زیان لێکەوتوانی شەڕی ناوخۆ ئەڵێ متەفەریقەکان چەند جارێک بەڵێنیان داوە کە قەرەبوومان بکەنەوە کە ئەوە فەرمانی سەرۆکی بارزانیە گوایە جەنابی کاکی ناوزادی شوتی ئەو ئاخیر وەجبەی متەفەریقەکانی با تکمیلکی بخوینم شهری ناوخۆ زەویان بودا بینکراوە هەروە بەڕێزان ئالان ئەلەن لە بریتانیا ئەنووسێ تاکی کورد هوشیارە بەڵام دەسەڵات پێهەزم نابێت چونکە تا میلەت هوشیار بێت ئەم دەسەڵاتە بچووکتر ئەبێتەوە کەسانی زۆر لێ هاتوو هوشیارەیە کە کپ کراون و تهدید کراون هەروەها بێستۆن خەمباریش ئەنووسێ هوشیاری خەلێک لە هەندێک ناوچەی کوردستان لە ئاستێکی زۆر باشدایە بەڵام بەداخەوە لە هەندێک ناوچەی تری کوردستان لە ئاستێکی زۆر خراپدان و بەلکو بە عەقڵیەتی سەدەی ڕابردوو مامەڵە دەکەن ڕەیان دۆکێ بەڵێ بەرزان تەوەرێمە تەحدیدە لەسەر هوشیاریە جڤاکی لە هەندێک دەڤێرن کوردستانێ تایبەتی هەندێک دەڤەران تەدیت بەشێکی جڤاکی هەمی تشتێکی دادبڕینن بۆ نمونە لە گەلێک دەڤەران کچ خوێندنێت تێتە مەحڕومکردن ئەگەر بخوێنی ژێکەف کچە دیفرا ژە ئالیە هەڤژینێڤەش ئالیە کەسوکارە نێژە ئاژل ئالیە کومەڵگایەڤە نایەری تەف کچە تعبیرێ بیر بۆ چونێن خوێن ئازاد کرد گەلێک دەڤێرن کوردستانێ گەلێک کچێتە حەزکێن بنە هونەرمەند ئەڤە حەزاوانە ئیمکانیاتێت تین حەزکێن بوارێکی دیاریکیری کار بکەن هیچ ڕەنگێکی ڕێ پێ نایەتەدان یە بوویە بڤە گەلێک دەڤێرن دنجێتەی بۆ نمونە مەسەلێت عشاعيري قالك تشتيدن لسرزالة شبيتا كين كردستاني كفعلا او دابونريتو او عقليته او ارستين يكون بنا سبب عبد كرنا بشكل جواكي سبب دوغماي كرنا مشكي بشكل جواكي اف ارسا بهنا فكرن ام بهنا ابديت كرن انجارا كدي بهنا فلتر كرن يعني فعلا بهنا شناف برني ترخلك تفيا مجيان بيت فكرن تفيا خلك هست بكات كو افا هيا افا تفيا خدان ريزو تقدير بيتو مشكي ويتش تدايا ازادانا باوي ازادانا تعبير راي خوب كات ازادانا كاري خوب كات ديف تيجش نخوا تاچان گرين گه بيت برجسه كرن اوين هوليره كرم که برای که که سرچاوا دست خوشی بتواری بس دویا دعوت که تواری سر پارزگاه دوکی نابخاری و کو بس تشکیل کار برنامه به داخلی جوان سرچه بو پارزگاه دوکی من ابرو دامز راندنا پارزگاه دوکی بود چندن ساله بس به داخلم گونه اینا خاری من رزیت با امو پارزگاه ام جیاوازی نکه همی پارزگاه اما راپورت ده بیتو ده مدیفچون بیتو من پیروز بایل خلک دوکی کن خوشی کو امجی بشه کن خلک دوکی بله راستی که هکار تاکی کردستان حوالاتی کردستان دیگه هستی نه راستی حتی آستکی برس دیگه هستی
لهم بوارکی و بس بو نمونه عشیرت گریه یان عشایری نمونه هایل هندک پارزگاه آن هندک بنمالا كم 108 ما إن شاء الله هاي زيتي جهة النهر ما كردستان بتاكي خو يعني جنجي خو بيش بيتن بون بله لشکل زاخود گرمه الو ده بدك باش هكار سرسران و سرچاوا هكار اسقفنا بمستقيه بس لا قليل لشكواد لشكون بدك مشكله نوفي ديك زحمه ابو كترو حتى نوفمبر بظن في شيء داخل سكرتني بده خذ مش دلو جون قالك هكار اكيد بيش كتنا ما كومالدو ما كردستان قد بوانا كبيش نقدر بيش كتنا ما مكش كاتين بدي تشرانكي لكن دزيا وكي قصر قصيره وكي فيلا ما فيلا مكش كاتين تبي خذ مونيكا بنكبات انا بيش كاتنا كا اكو بلا مش بينا كندي بما بيشارج لك شكل كشتيوفي بين آخرها وأنا بزارت أنا صلاة كشتني هذا كشتني بيشكتن على كوك هكار بيشكتن على أم بوسك آخر كل سنة رزقار بكن هذا بيشكتن أمايا أم بيجان فلاشة كل سنة خارج دارتن مخابن حتى بيقول ما حكمة تقبلين هذا كاب بيشكتن كابراك بينو كبري مدهك شنداك تعرفون تكل كابراك نجاتي أو بيشكتن أمايا يقول مع العصب ومع العصب حتى كان يدرون يعني أسيبك مين كيف خم كيما بلا أم قالك بوجدن ما يا ساكت حتى يا سنة بالسربة أم تبيش كتنا ما بينك كاكر وده غلط سركز خازم سركزي گل سپاس شیروان دو کت گلمه کای شیروان ويرك اكود کای شیروان ويرك بویر کرم که کای ویرک بله دست خوشی البرلمانات كاين هر بجیت تشوتا موتي كامو فون برلمان الصباح زور سپاس بوتا فراسي دور بوابتتا جنج يا توكي كردستان قالك يهوش خوي شيوره بلد هندا بورا دانو زانم ترسا كل دفعي وكي بو اوكي هيجتي نخوره ابو ما تصابت 43 روجا حكمتنا وتيا بيكينون بله و دوی آرا سیدا پیوسته تا که جواکی چی بکت يعني تشنا بتجاكي زختك السر حكمتي اون سر لو يعني برفرس دي او ديك جوشنا كل سر كاتم بو هر زارا من دي كونه خلق توكي كرده بله ما خما فرمو ام كاتباش سر چاو بس كبقي او برادر الرقم بك قصي غلطي كد ترویسی ناخی خوی هیم کاته ولی برایش برادری که پیوسته من یارمتی بدیم بایی. كردستان هر حزب بو في برجواندي تسككاني خوي خلق راستاكات هز بديوي هز بلي فرسلاي من شوي بكن اما استراتيجي نتوي مانيه ناوند كان بشكراون اگر حكوميش بن بلان بفورمي حزبيه ويا هر وها لكاتي من الملانه كان براسي خلق شواشه دكريت كودنجيوها والستيمانيه بشك دكتوري رساناتيه بشك خلق بناوي ازاديو برو هالديرو كلتوري هنري بيغاني دبن اما كفرك مانيه همو ما انتيا كوب كاتوا هر حزب قورخكاري همو ناوندكاني سر بخوي بيو ديارا كومالغا بارتكرا وهر كسو بشي خوي دباد وق ميراتي ابويا راغاندن خلقي وشار كرداتوا ده همو روايني ونتوي وكلتوري وجياري وهمو لانا كان تري جيانوا نكر يكي لا اشبكات بنمونه هر لاني بزوري باسي رودايو دكات ناوندي استراتيجي نتوي مانيه كهمو بتوانين قصي خومان كينو خدمت كين پێویستە هەمومان هەستین بارکی سەرشانمان و چاوەڕێی حیزبەکان نەکەین مامۆستا و مەلا و ڕۆشنبیران و هونەرمەندان هەموو هەستین بە هۆشارکردنەوەی خەڵق کێشەکە ئەوەیە زۆر لە بەرپرس و دەسەڵاتدارەکان ئەوەی ئێڵێن خۆیان جێبەجێ ناکەن و ولا برزان لسر فورمي حزبي وفورمي سياسي حزب كان لكردستان زور جار خم ليره برنامج كردو ولا برا ما زور جرينجا لكردستان كاو هم حزبيه حزب لبيناوتشي وبيناوتشي دبيت خزمجي وكو زور جار علين كحزب وتهويج قرخ كاري هم جمجا اساسي كانوا حزب بايلات وكحزب خلك وامانجا كان يجشتي كدوتا امراضي ببرجان كان خوي نكي خوي كدوتا امراضي ببرجان كان خلك اصلا دبيت حزب امراضي ببرجان يجشتي اما بس راجاندم كان ليس كردستان زورترين كانال هيا كانال راجاندن هيا بين بيسراو خنراو چندين كنالي اسماني هي كزور ولات هي بصدان صاله ولات انه عالميا هي الامم المتحده نيتواني ويك تلفزيون وكو تلفزيوني كي كردي هبه بلام ام اعلامنا ايا تاچن اركيكي هستاون باركيكي برپرسارانه لسر اوي ككملغا توعيه بكن ككملغا زانياري لسر كوي سيستمي سياسي اراسكان جيان لكردستان وكو خيبه ولاتي بگينن اردلان له ليرو كاي اردلان فرمو باش برزو سر چاوم لا ما بيشباسك فرمو او باش العشائري ده كان باش عشائري فيوندير بوش انا وانيا عشائري اش خوي بزيدگني او عشائري شا
هەموو شوکارەکانی خۆی بەجێ دەگەینی لە چ ڕێکەوە لەلایەنە حیزبانی ئەو لایەنە هیچ پەیوەندیی بە عەشایری وەنی عەشایری شوکاری خۆی بەجێ دەباتن وای بۆ نمونە بە چ شێوەیەک عەشایری بەرگری لە ئەوەی نەکردێ لە ئیشی خراپ لە ناو خەڵکدا بەڵێ بە زۆر ئەڵێن عەشایری جیاوازی کردووە لە نێو تەکەکانی کۆمەلگا مەسەلەن زۆر کەس هەیە پێ بڵێت و چێی پێشەوە بڵێ کاکە من کوردم لە فلان ئەڵێ لە فلان عەشیرەتم پەیدیرێکە بە عەشایری خۆی ئەناسێنێ بەو عەشری خۆی ئەناسێنێ کە لێی لەگەری دەیە بەڵام ئەخیرا ناسنامەیەکی هاو بەشمان هەیە بەڵێ ئەمە جیاوازی دروستکردن نییە بەڕای توکە قسەیت خۆی تەواو کاکی ئەردەنا نەخێر ئەوە جیاوازی نییە دروست بیتن چونکی ئەو کە بێ بە عەشایری خۆی ئەناسێن و ڕێزمێ بۆ خەڵکی کوردستانیش بەلایانی کەمەوە باسی عەشایری نەکرد بەڵێ بەرحاڵ ئیتر لێرە هیچ شتێک بڤە نییە بەڵام تەشیر و ناوزەڕاندن و کۆمەڵێشت نەبێ لەبەر ئێرە مینبەرێکی ئازادە بەرحاڵ بەڵێ کێماڵە گەلە محەممەد لە کۆیە باشکا کاکار وەزت کۆ سەرچام کای محەممەد باشی وەزت کۆ باشی وەڵا ئەمە باشمە تۆ کۆی خۆشبی کاکار ئەوەی ڕقی لە بەردامەکەیەنگویەوانە مستەفیدن لە حیزبەکانەوە ماستاوچین یعنی ببۆرە ئاساییە ببۆرە کای محەممەد ئاساییە باویش ئەنا ئاساییە کوکاتی دابەزێتە کابرا شەوە چێ دابەزێتە سەر کاناڵەشی گەورە لەوانەیە تێگەیشتنەوە بەم ئاراستە بێ بزانە هیچ بۆ مەسوولەکانەکە شتی باشیان بۆیە بۆیە ئەوها قسەیەکە بەڵام شەر نییە مەسوولەکان دیژانە چوار پێم ڕاتبی لە ماڵەوە بۆ خۆی دانیشتووە بندیوار دانیشتووە بۆیە ئەو قسە نەدەکا وەڵی من کا محەممەد حەز مناڵم هەیە لە کوێم هەتا ئێستا ڕاتبێتم نیە ئەوانە لەسەر حیسابی ئێمە دەژێن لەسەر خوێنی ئەو میلەتە دەژێنەوانە کەناڵی هێر ئارتی بۆتە دڵێک بە چاوی گەندەڵکارەکان ئێستاوە دەزانن ئەو کەناڵیوە دڵکە بە چاویاندا دەچن شەڕات بە چاویشاندا چوێیانی بڕۆ لە کوێیە بەرپرسەکان هەمووی بەلێدیە و ملکی حکوومەتیان کردووە لەسەر خۆیان تاپۆ کردووە با ناوی نەڵێم لە پڕکەی حاجی قادر کە بینایەکی گەورەی هیبرای مامجەلا لە شێخدەنجی ببۆرە کاک محەممەد ئێمە پێمان باش نییە ئێمە لە لای خۆمان ناوبەڕێزان و کۆێنارتی تکایە هەر کەسێک ڕخنەی لە ئێمە بەیەکە ڕخنە بە چەکوچیش بێکوان برادەری چەمچەماڵ با ئەوی دڵی خۆ بێنتە دەرێ بەرامبەر ئێمە با بێنێتە دەرەوە لەبەرەوە زۆر جار پندێکی کوردەواریە ئەگەر شتێک لە دڵ بمێنێ ئەوەندە پەنگ بخوایتر ڕەوشی تەندروستی ئینسان تێکەچێ هەر کەسێک ڕخنە لە ئێمە بێت سەر و سەرچاوم هەر کەسێک پێشنیارەیە سەر و سەرچاوم ئێمە لە خزمەتداین تکایە بەڵێ باوکی بڕوا لە سلێمانی ئەم کاتێ باش سەرچاوم پیرۆزبایی تەوەرەکەتان لێکەم باڵێ سوپاس بۆ تۆ ئێمە لە ساڵی نەوەیەکەوە هەوڵی ئەوەی لێ کە تاکی کورد بکرێ بە کۆیلە چونکی واقعەکە کە هات بەڕاستی تاکی کورد دەوری تیان نەبوو بەڵگە وڵاتانی زلهێزی جیهان دەوریان هەبوو چەند کەسێکی کەم هاتنەوە لە دەری سنوور ئەو نیسبە خەڵکە ئەو ڕێژە خەڵکە کە بەشداریان کردبوو لە کاولکاریە وڵاتە ئەوانیان بەکارهێنا و شەڕی ناوخۆیان پێ کرد لەبەرەوە گە تاکێکی پاک خۆی دوورگرت بێ لە واقعە ئەمڕۆ کە توانای هیچ گۆڕانکاریی نییە و کەسێکی وەلاخراوە هاتوون چیان کردووە حیزبیان بەقەوت کردووە لێرە بۆ ئەولا ئەوەی کە ناوی حکومەت من بە دەلیل و بەڵگەوە کاڵێم لە وڵاتانیە لەبەرەوە حتا واقعی و استراتیژەتی ئەمڕۆ واقعی کوردی سەیرەکەی لایەنێکیان ئەیبا بەرەو چەند وڵاتێکی تر لایەنێتیان ئەیبا بەرەو چەند وڵاتێ تر ئایا کوردستان لە ئاستی ئەوایە بەو شێوە دوو بەشکرێ ئایا لە ئاستی ئەوایە کە لە ناوچەیەک بەلاجێ و بە زاراوەیە زمان خوێندن خوێن بەڵێ بەرزان پشتی وێ ناوبەرێ بەردەوام بین بەڵێ بەرزان جاردن سەڵاف لە سەفین خضر ئەنووسێ خۆشبەختانە ئاستی هوشیاری سیاسی لای تاکی کورد لە ئاستێکی باشدایە بە جۆرەیە کەمایە خۆشحالیە چونکە هەر کۆمەلگایەک ئاستی هوشیاری سیاسی تێدا کرد و وەڵاواز بێت و نەگاتە ئاستێکی گەشە سندوی سیاسیەکانیش لە یەکتر جیا بکاتەوە بوویە ئەو زەمینەی ئێستای لە هەرێمی کوردستاندایە لەبارە بۆ گەشی سیاسی هەروەها سەماڵ شینەش ئەنووسێ سەماڵ شینە بەگشتی لە ئاستێکی باشدانیە چونکە ئەم هەموو کوشتن و برینە زادەی ئەم هوشیاریە بەداخەوە هەروەها هیمداد خۆرشیدیش ئەنووسێت تێکەلیەک لە عەقڵ و عاتف بەڵام عاتف زاڵترە لە کوردستانە زۆر جار
باسی عاتفەکرێ خەڵک بە عاتفە سیاسەتەکرێ خەڵک بە عاتفە دەنگ بە کاندی دەدرێ خەڵک بە عاتفە نظامچەیەکە بارێزانەوە مەسەلێکی عاتفی ڕۆمانسیە و نازانمچەوە لەگەل مەسەلەی سیاسی و لەگەل مەسەلەی هەڵبژارتنی کەسێک کە نوێنەراتی تو بکە مەسیری تو وڵاتەکەت بکەوێتە دەستی ئەمە ناگونجێ دەبێت ئینسان بە عەقڵ و منطق بە پێی هەموو پێوەرەکان ئینسان بە عەقڵ و منطق بیر بکاتەوە لە حەزبە سیاسەکان کە چون ببێتە ئەندامی ئەم حەزبە تاچان لە خزمەتی خەڵکیدایە تاچان لە خزمەتی ئەم تاکەشدایە ئەم حەزبە تاچان حتا جێبەجێکردنی پەیرە و پرۆگرام و بەڵێنەکانی خۆیەتی دواتر دەنگی بوو بدەیت لامان کە دەکانی دەیدێت مەسەلا ئەوە خزمە ئەوە نزیکە ئەوە نظامچیە چەند گرنگە ئینسان خوێندنەوەیەکی منطقی واقعیە بێ کە عەقڵ و بوچوونی ئەم کاندیدا هەڵسەنگێنرێ ڕابردووی ئەم کاندیدا هەڵسەنگێت چون دەنگی بۆ دێ لەبەرەوە دەنگ بۆ دەی سبەینێ لەسەر حسابی دەنگی تو ئەبێتە بەرپرس لەبەر پسەرەتیەکە لە ئاستێکی پێویستدا نەبێ توش لەوەی تۆمەتبار ئەبی لەبەرەوە بە دەنگی تو چوتەوێت تاچان گرنگە خەڵکی کوردستان بە منطق و بە عەقڵ تەعامل لەگەل ئاراستە سیاسیەکان و هەڵبژارتن بکەن بڵێ محسین لە کەرکووکەوە ئەم کاتت باش سەرچاوم دەست خۆش بۆ تەوەرەکەت هەتا تاک بە تاکی کۆمەلگای ئێمە نەگاتە ئاسی ڕۆشنبیری و ڕۆناکبیری ئەبێ بەرمان خوش بێ و دەستمان گران بێ ئەوە ئەو توێژەیە کە چاوی ئێمە ئەکاتەوە ئەبن بە میمبەرێک کۆمەلگا لە چینایەتی و لە عەشرەتایەتی و لە شخص پەرستی ڕزگار دەکەن بۆ کۆمەلگایەکی موئەسساتی و ڕووناکبیری و ڕۆشنبیری و یەکسانی و دادپەروەری هەر گەلێک ئەگەر لە ئاسی ڕووناکبیری و ڕۆشنبیریان نەبێ لە شەوە زەنگە ئەژی و لە دنیاە هەموو سەرتاپای ژیانی وەکو ئەسحابەکانی کەس بەبێ خەوتی بێ و بێ ئاگا بێ لە سیاست و لە کۆمەلگا و لە ڕۆژناکبیری و لە ڕۆشنبیری لەبەر ئەوەی عارە بەڵێ مەجالس کۆمەلگا قوتابخانەیە ئەگەر بگەڕێنەوەڵێ ئەسەورەیەتە تسع العقلاء هەڕووناک بیران و ڕۆشن بیران بوون ئاڵای شۆڕش و شۆڕشیان دروست کرد هەستیان کرد بە چەوسانەوەی نەتەوەی و چینایەتی بۆ ڕزگارتنگری گەل و نیشتیمان لە دەست و ژێرپای دوژمن بەڵێ ئاسوولە کۆیە ئەلوێوارە باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەتان دەکەم باڵێ سوپاس فەرموو وەکو کوڕێکی کوێیە من داواکاری مەزەناتان هەیە بەرنامەیەکی دابنێن لەسەر دواکەوتنەی بودجە و معاش و ئەمە 55 شەو معاشمان بەنردووە باوی دۆخمان زۆر خراپە ئێستا ئایلەن لۆ خۆم 6,000 لە بارچیا دوو مانگە معاشم وەرنەریتە تاکەی ئەمە بناڵین لە ڕزە بێ معاشیەوە تاکەی بناڵین لەو بێ حکومەتیەوە تاکەی بناڵین لەو حکومەتەی تاکەی بناڵین ئەمە لەو خەم و پەژارە ئەمە دڵمان خۆش سەدام ڕووخا حکومەتێک دێ حکومەتێکی باش دێ معاشمان چاپ دەبێت چار نووسمان دیار دێ بەس حکومەتێک کات بەداخەوە هەر بۆ خۆی دەواکەی وەیە سامانە سویشتەکان بۆ ڕێنەفتی ڕاکێشێ بۆ لای شەقڵا و مەسیف و بۆ لای بارزان بۆ ڕێک بۆی لە ڕاکێشێ زۆر باشە بۆڵێ بەرەزان کێمان لەگەلە دلێر نەرویج گەرمەیە فەرموو ئەم کاتەوە باش سەرچاوم من ناوم دلێرە لە نەرویجەوە قسەتان باڵێ خۆشحاڵین فەرموو زۆر سپاس دەکەم بەڕاستی ناسکە و نازانێ لە ئەست حادیسەیەکی ئاوا کە خۆنچە گوڵێک لە خەڕەتی تەمەنیدا بەو جۆرە دەکوژرێ و بەو جۆرە تەشیر بەلاشەی دەکرێت و بەو جۆرە فڕێ ئەدرێ چی ئەگەێنێ ڕاستی من هەرەوەنداڵم مرۆڤ نازانم مرۆڤ قیمەت و بەهای نەماوە یان مرۆڤی کوردی بە تەنها لەم جیهان ئەیە کاک دلێر ئێوە وەکو جالیای کورد لە ئەوروپا کە ئەوروپا خەوان شارستانیەتێکەوە ئەوروپا وڵاتێکی پێشکەوتەوە مافەکانی مرۆڤتیا چەسپراون تا دوایی ئێوە تا چەند توانیوێتە تەئسیرێکتان هەبێ وەکو جالیای کورد لە ئەوروپا بێنە ناو هەر هیچ نەبێ عایلەکەی خۆتان دەوروبەری خۆتان تەوعیە بکەن بەڵێن کاکە ئینسان بەپێی لە ئەوروپا بەپێی هەموو پێوەرەکان بەم شێوەیەژی لەبەرەوە بەم شێوەیە خۆشگوزاران و بەختەوەرە و مافی پارێزەرەوە تا چەند ئێوە بوونەوەیەک بۆ تەوعیەکردنی کۆمەلگای کوردی ئەگەر کاتێکە زیاتر بکرێ بەداخەوە لە هەر ئەوروپیەکە پرسی لە هەر ئەوروپیەکە پرسی کاتێ لێ دەپرسێت و خەڵکی شوێی کاڵی من کوردم بە تایبەتی کوردی عێراقم یەکسەر ئەوەیەتەوە بە خەیاڵیە یەکسەر وای لێ هاتووە مەسەلەی شەرەف و ئافرەت کوشتن بۆ بەناوبانگێکی چەسپا و لەسەر کورد بە تایبەتی کوردانی عێراق تۆ لە ئەوروپا شارێک نابینی وڵاتێک نابینی لە وڵاتەکانی ئەوروپا ساڵ نییە ڕووداوێک لە ڕووداوی کوشتنی ژن زیندە بەچاڵکردن فڕانی ژن ڕووداوێک لەم ڕووداوێنێت بەڵێ کای دلێر بەڵێ سپاس بۆ تۆ
باڵێ سپاس بۆ تۆ بەڵام ئێوە تا چاندتانە ئەو عقلیەتە لە کوردستانیشە ئەو شارستانیەتە بگوازنەوە کوردستان لە بەرەوە بەڕێزان یەکێ لە هۆی پێشکەوتنی هەر کۆمەلگایەکە تێکەڵاوبوونی شارستانیەت و تێکەڵاوبوونی بیرۆ بچوونەکانی ئەم کۆمەلگایانە بە شێوەیەکی گشتی کە لە خراپ و باشەکان تێبگەن و باشەکان بخۆیان ئیسیفادە لێ بکەن و خراپەکانیش فەڕێ بدەن تا چەند تێکەڵاوبوونی خەڵکی کوردستان لەسەر لەگەڵ کەلتورەکانی وڵاتە پێشکەوتەوەکان تا چەند هویەک بۆ پێشکەوتنی ئەم کۆمەلگای بەڕایەوە. بەڵێ نێرگیز خان فەرموو سەر چاوم دەستخۆشی ئەو بابەتە و لەگەڵ بەڕاستیە بابەتەیەکێکە لە بابەتە سەرەکیەکان ئەبووە زووتر دابەزێنرا بەڵێ چونکە لەگەڵ ڕێز ماتاکی ئێستا بە تایبەتی کورد هوشیارێکی ڕۆشنبیری کەممان هەیە هەر سەیری ئەمەش پەیوەندی بە نەخوێندنەوە هەیە یعنی ئەوەی کە تاکی کورد زۆر دوور کەوتوتەوە لە نەخوێندنەوە یعنی ئەکار عەقڵمان چۆتە چاومانەوە زیاتر بۆ هەندێک کێسە ئێستا گە سەیری ئەم سەردەمەکەین ئەوەی کە تاکەکان سیرەکەی هوشیارەکان زۆر دابەزیەوە ئەوەی کە کێشەیەکیان ڕۆیە سیرەکەی ئەو هەموو کێشە و خۆسووتان وشتانە سیرەکەی بەس پێشووتر ئەو کێشانە کەمتر بووە اینجا ئەمە هوشیاری کۆمەڵاتی طبعا هوشیاری سیاسیشمان هەیە گەر سیرەکەن هەر لە سەرکردەکانمانەوە لەگەڵ ڕێزا بۆیان سیرەکەی هوشیارێکی سیاسییان نییە ئەمە ئەڵێ گەورە ئاوە ڕێژێ و بچووک تێیەخە پێی تێیەخە علی لە کەڵک چی فەرمووکە علی باش و کاتت باش بەرەی بەڕێز سەر چاوم کاکە بەڵێ سەرۆکاتی خۆمان سەر ناگرێت لەبەر ئەوەی بزانم کاوێزاغا قسێکی کردن وتی کورد خاینە ببوورە کاکەری لەمەیە کورد شۆڕەشگیرترین و نەتەوەیە لە سەرگۆی ئەم زەمینە بە تایبەتی لەم ناوچێ ئێمە تیاژین کورد خاوەنی شارستانیەتە ینی کورد ئەمەی کە شەعارێکی و توێتی ناکرێت ئەمە توپۆڵۆن بکرێت لەسەر ئەمە کوردێ بە قوربان کاکە ئەوە ماوەی 30 ساڵ عەمرەکەمان خلاص بوو حتا کەیکی کۆتایی تێتێ بەرحاڵ سپاس بۆ تۆ بەڕێزان کورد نەتەوەیەکی سەرپێیە لە شۆڕەشەکانە لە کوردستانە لە چەرمۆی چەمچەمال زیراعەت لەوێ دروست بووە چیای جوودی لە کوردستان قیمەی حەزارەتە بەڵام وڵات بەڕێ ئێوە نەتەوەکانی دەوروبەری کوردستان هەر کەسێک لەوان بن بوەکو کورد بەسەریان هاتە بێ بەسەریان ئینتیدا بۆ کوشتن و قەتڵ و عام و کیمیاباران و هەمووش شێوەی کارێکی دڕندیان بەرەبەر ئایا نەئەتوانەوە فەرمو کورد ملەتێکی لەسەر پێخۆیە و تا ئێستا شۆڕەشەکە فعلا ملەتێکی 20 ملیۆنی کۆمەڵێک کەس هەیە کە خراپە گەرەوە کەسە خراپەکانیش نەبووە لەوانەیە کورد زووتر گەشت بە ئامانجەکانی بەڵام چی بکەیت کە کەسان باش بکرێتەوە بڵێ سامی لە چەمچەماڵەوە کاکا کارم کاتەوە باش سەر چاوم برا بەڕێزەکەم ئێمە گەنجی بەتوانامانەیە خەڵکی بە زمانمانەیە لە هەموو بوارەکانە بەڵام ئەوەنی هەوڵی بە عسکەریکردن و بە سەربازیکردنی گەنجەکانمان درا ئەوەنە هەوڵی بە ڕۆشنبیرکردن و پەرە بەتواناکانە نەدراوە ئەوەنی کە هەوڵ دراوە بۆ خزمەتی حیزب و نەزانم کەس بەخێو بکرێن گە پەروەردە بکرێن ئەوەنە هەوڵ نەدراوەکەوە بواریان بۆ بڕەخسێنن لە دەروەی وڵات لە شوێنەکان لە شوێنی بێ هەوڵیان بۆ بدەنکەوە بە تایبەتی تۆ زیاتر لە 50,000 گەنج لە دەرەوەی وڵاتە تا ئێستا چیت کردو کە و گەنجانە بێنە وڵاتەکەت خزمەت کە بێتەوە هاوکاری خەڵکانی ترکە کە ئاستی ڕۆشنبیری و ئاستی خوێنەواری بەرەو سەرەوە بەرەبەر شێوازە پێ خزمەتکە لە هیچ بوارەکە تا ئێستا حکومەت هەوڵی نەداوە و هەڵەکە لە حکومەتە گەنجانی مە زۆر بەتوانە ڕۆشنبیری زۆر سپاس بەڵێ سپاس شوانە لە هەڵەبجەوە ئەم کاتەوە باش سەر چاوم دەستخۆشی لێگەم بە تۆرەکە تۆرێکی تا بڵێ شتێکی جوانە فەرموو بەڕاستی ئاستی وشتیاری تاگەکەس لە هەرێمی کوردستانە زۆر بەکەمی هەیە بەڵێ کاک شوان لەسەر خەتی بەڵێ تەماشاوانی نیژا لە ڤی وڵاتی بێگومان گەلەی زانکۆ هەنە بدەهان زانکۆ پەیمانگە و مەدرسێ نمونەیە و حتا داوی هەنە گەلو ئەڤان هەیە چاندێش بلی ڕێکخراوێن مەدەنیش بلی سەنتەرێن ڕۆشەبیری نظام چاند حتا چاندێش بلی مقرراتێت حزبی هەندێک حزب هەنە کە چاند مقررات هەنە و چاند ئیمتیازات بۆیان تێنە دابینکردن نیفن مقررات و بارەگەیت حکومی نینە گەلو وان هەمیا چی کردیە حتا چاندێ خزمەتە پێشکەفتنە مجتەمعی کردیە حتا چاندێ خزمەتە پاراستنا یەکێتی و ئاشتیا جڤاکی کردیە حتا چاندێ خزمەتە هەندێک کردیە و فعلا تاکێ کورتە ئینتیماء نیشتیمانی ئینتیماء نەتەوەیی گەلە بقوات کەبێت ئانکۆ
اف مؤسسات جی همیان کار کردن کو گله جاران کم تا زورت گوتن بو تفرقه کردن جواکی هری بخو بو عبد کردن بناوی سیاست یا جواکی و بنظام چی گوشه گیر کردن جواکی تا دوای دلشاد دو کد گلمه کا دلشاد الو مرحبا كيف كار مرحبا سر چاوا شوي باشي قال لك سوباس کا دلشاد كاكا كار هم بحث الدنيا خلت كان يموش بحث قناه خونا كان بوش بابو تو بحث كان قناة هواء زاقينات التلفونات زاقينات نارك أبا ما أبسط كلام بحثي زي مرو بحثي خارجي بكت بحثي خوشي بكت بجار بيجن بس بحثي خونا كات باشترى خالب كده فرمو تو بحثي مبكته ببو رجي تلفوني تو سر خط بيبرينو كاجي مغوتي بيدار ما قال بيمنديات كان رجانا بلانا كان داخل كيدي بشي تورجي مريز بوته انا بس بشكاديك وقتي بزمان سران سر چاوان قاعده شاب زياد رقصب كفرمو كاك كراس قال عشت كمناش بس بجواب ده سركاري بس بدوج التلفون كم بودهي ام دا خازال بورينيت كان قاعده سر چاوا ويا دوي كاك خدي اخر كما حميه هذه الصفقه تنبيات كانوا خط وصل تعب البر فرسك مسؤول خماوات تبوت تشتغل كيف نكذا كان موظف قامت كنا كاين كذا هذا شد باش نما شد باش انا شد بيت ويانا اخر بديت نتا وكراسانينا كان مسؤول جهداريا خلك خونه كتو معونات خلك خونه زانيت قايزه باشماني او باب انا ام وجب بابك وجب بس فرسكنا بله کاد شاد ببره اخیر پیوندی بود گردم برفدایت لی اوجی که برزنتاشن گرینگ آسی روشنبیری دف برپرس هاجی بیت کاف برزه بجید برپرسن مجی برپرسارته ود گن اوجی تیب گن کو بچی برپرسن تیب گن کو بچی خلق دنگ خدای تیب گن کو ارکوان یه سری حتی بنی خدمت کردن خلقیه کار اینا نوې کرسیوی پوسیت به خدمت خدمت کردن خلقی تاشان گرینگ برپرس هاجی بگیرید اوجي بين توعيه كرن اوجي بين روشن بي كرن اوجي بين وصا بين پرورده كن فعلا اركي اون وقت چي تصرفي پوست خدمت كرنا خلقي گهداري خلقي خوب كد فكيف برادر بيجيت كان گهداري يعني برحال ما هوادارين سرنج خلقي كورسان لسر مساله چونيتي پیش خستني کومالگا چونيتي پیش خستني استي بير كرنوي او توعيه تاكي كرت كبيگمان اما يكي كلا خلا جوهريه كان اما بي سي بشورشكي كلتوري اعلامي روشن بيري سياسي هملا نهايه لبروا جورتري شورش برزن لهمو دنیا که روی داوه شورشی کلتوری بود شورشی رنسانس بگیره شورشی اروپا تا دوای تا چنگ گله کردستانی هم شورش زور بهز له همو اراسکان دست به کومالگای کردی تر کومالگایی که زور گشه کردن به لبیر کردن ولا تگیشتن ولا منطق به هر حال حتی صبح اهل فری جردن خدمات کین اول باش